لیارەکانی هەفتەی چواردەی خولی نایابی کوردستان پیشەسازی لەسەر یاریگای خۆی پێشوازی لە ئاکرێ کرد. لانیوە یەکەم و سەرەتای یاریەکە ئاکرەی میوان باشتر دەردەکەوت و فشاری بۆ گۆڵێکی خێرا و بڕینی بربەستی یەکسانی بوو. دواتر پیشەسازی کەوتە نێوجڵەوی یاریەکە و هەردوو تیپ هێرشەکانیان بە هەمانجی گۆڵ ئاڵ و گۆڕ دەکرد، بەڵام لە نیوە یەکەم لە تۆمارکردنی گۆڵ سەرکەوتوو نەبوون. ئەم جێمە بە ئەنجامێکی سپی کۆتایی هات. لانیوەی دوم و دوای ئاڵ و گۆڕی چەند هێرشێک لە نێوان هەردوو تیپ لا خولەکی 57 دیدار غازی توانی ئاکرێ لە یاریەکە با گۆڵ یەکەم پێش بخات. لا خولەکی 83 سەلاح حەسەن بە لێدانێکی بەهێز توانی ئەنجامەکە بۆ ئاکرەی زەرپۆش دوو هێندە لێ بکات. لە کۆتاییەکانی یاریەکە هەردوو تیپ دەرفەتی باشیان لە پێش بوو گۆڕانکاری لە ئەنجام یاریەکە بکەن، لێی سەرکەوتوو نەبوون و یاری بە دوو گۆڵی پاک بە سوودی ئاکرێ کۆتایی هات. ئەو فەریقەکانی دیژی ئەوەی ناو ساحەی خۆ ئەوەی حەز لێ لە دوورکەوە لە دابەزین دوورکەوە لە ئەو شتێدن هەموو نێزیکی یەکترن، بەس ئەو ساحە تایبەتە بەڕاستی بێنم ساحە بچسکەیە هەندێک شێوازی تەکتیکی و ئوسلوبی ئەتو حەز لێ تەطبیق بکە زەحمەتە قورس فەریقی پیشەسازی فەریقێکی باشە ئەوژی تێگەشتن هەموو فەریقەکان نێزیکی یەکترن، بەس الحەمدوللا خصوصا خەتی مەی پشتۆ يعني ئوسلوبێکی تەکتیکێکی گەمەمان کرد بکامل تەرکیزیەوە غەڵەتمان کەم بوو الحمدلله موفق بوون لە بە گۆڵ دبای شۆتی دووەم گۆلی زیاتر بکەن، يعني ئەوانە مەساحەدانەمە دبای گۆلە دووەم و سێم و چوارەم و پێنجەمژی بکەن. دۆڕانەکە لۆمە زۆر قورس بوو، نەدەبووە بەڕاستی بۆ شێوەیە ئەنجامەکەمان خراپبی، ئەم تەحملی مەسئولیت دەکەم و لێرەوەش پیرۆزبای لە یانە ئاکرێ دەکەم بەڕاستی هەموو هۆڵێکماندا کە گۆڕانکاری لە تیپەکە بکەین و ئەوەی دەتوانامان بوو ئەنجامماندا، بەڵام دیارە خێری تێدایە. هیوادارم یانەی پیشەسازی و هەموو ئەو برادرانە و یاریزانان مستەفەکاریان لەگەڵ دەکەم لێم ببوورن دا و لێبوردنیان لێ دەکەم ناتوانم چیت کە بەڕاستی بەردەوام بم لەبەرەوەی هەموو شتێکمان کرد کە بتوانین تیپەکە ڕێسکەی خۆی بگری و بەرە باشی بچی، بەڵام دیارە خێری تێدایە کەسێکیکە بێ ئەستۆی تیپەکە بگرێت بەشکۆم بەڕاستی بارودۆخەکە بەرەو باشی بچی. بەم شێوەیە ئاکرێ بە 22 خاڵ هەڵکشایە خانەی سێمی ڕیزبەندیانەکان و پیشە سازیش بە 12 خاڵەکەی هەر لە خانەی 11 و پێش کۆتایی ڕیزبەندە. حوسێن محەممەد کەناڵی پێیام هەولێر.